سڵاو ئەزیزان و خۆشەویستان لە بەرنامەکەتان بەرنامەی پرتەپرت هاتنەوە خزمەتان لاڵقی ئەو جارە دیارە مامسەدا کێشەی نەبڕاوەیە هەردەم کێشە لەگە برای لەگە ژنی برای و لەگە هەمووان مشکلەی هەیە ئەجارە لەگە کوڕەکەی مشکلی هەیە کاکە مشکلەتان چی؟ کاکە مشکلی من ئەو بابی پارەم نادات هیچ پرسم دەبەخشێت خوا دەبی گەنجاو هابی ڕاست دەکات تۆ گەنج مادەم منداڵی دێنە سەر دنیادی پارەی دێ بەخێوێکی ئاگان لێبی دەست بەسەر دابینێ سعاتێکی دۆخسە جوانی لەگە بکەی پێپاری نەبینی کاکە زولفەکەڵ هەیە ئێستا هیچ گاج نییە ئەوستا من گەورەم کرد و بەخێم کرد و ئێستا بەتەمەدا سیمە مەزبورە ئەمن بەخێو کە لۆ ساعیتە پارە نیحەیەتو ناو سێسە سەر عیوانەتەیە چێ بینی بابا خالید بەکرەیە لە بەکانی ێ کاکە لە وەزن خراپە ئەجێ مادەم وەزەڵدەها باشە کاکەدا هەر شتێکمان لەوکەم ئەو کەناڵی تۆزە وەزڵی مادیمان خراپە و هەروە هەمەچەند بیتی دنیاکەمان خراپە ومان بەریلایکی داڕۆینەوە کرۆ پای ناداتەمە ئەزە داتە تو لۆ پاری نادی کاکە ماتمەوە دەوڵەمەدی مادەوە بوونی لۆ کوڕم بەڕای سەرزادە شەقاتی بەخۆم دەخۆمە تا پارە دەبێت لە ڕزیلە ناخۆ لە ڕزیلە ناخۆ کاکە لە ڕزیلە ناخۆ وەزمە خراپەمە کاکە دەبێت اقتصادی بکەی وبەڕاناکەم هەتا ڕۆ میشەکەم وبەڕاناکەم ئای ئەشۆخۆ ئیشەکی کارش بکە کاکە لۆ تاجیلە تاجیلم تاجیلی وەدەی بابا کەسی وەدەرێم وەرە خانی ماکەسێ قاتە باش نەبزار وەخت کاکە مادەم وەزەڵدەها خۆشە دەیارمتە چۆ کوڕیدا دەژە چی بۆ بینە دەدای مەزرێنە سێژنیشی هەیە کوف سێژن کوڕە تو واخەرەکە چی پێ بەخێ ناکرێت تو کوشە پێ بەخێ دەکرێت نیک بە وڵای نیک بە تەبەسم پارێت دەبێت ئەی ساڵم تەباسی دەبێنی تەباسی دەبێنی ناوی مامسەدا مامسەدا ناوی تەباسی دەبێنی تەباسی دەناوی ها ستەفیو تەقاقانی نا وەڵا نازەوە پێچە چییە رەچێنی دەماکسەکەی ئاوی داوی دەگەڵ خۆلی گەرسێک دڕۆن بێت ئاوی داوی ڕاستە ستەفیو دەرە قەبزی لا يفعلم ديش تزرع شركة ماشي شێر خەتانەیە ماشي کاکە گەڕ فعلم دي كاكا لا خشكا قەشمەشمان پێدا الله خوي طالع باقی ناوێ زماني هو زي زمان هشتا كان إذا فيش فارە زەڵی هێشتاکان مای برا دروا شو دروا ولو فعلت شباش دروا وای کاکی پەیامێرەوەی دۆزەعنیوە دێ والله ما صدرت بمرة دبيني أنا شكر بالد مكي ولو وزير وقت خوي استنى أنا جينا رجل كتبا بدم وزير ستۆریەکەتان پێ هەڵکەوە دێکەوە كل الدنيا بابينا تعمید کۆ كاكا استا أو مشكلتي وكابري كاكا وكابري قناعنا بمنظم سيدكم بقران بابا كارتي بابا دولة منطقة إذا مشكلة خطانا ورد مشكلة ما لها كان يوساك أقول خش بخطا خوش وڵای کاکە ئەوڵا دەورەمەندە إيه دورة مندا بەسیە ڕەزیلە قرچۆکە تشكش گولە بەلاش بی لە خۆی دێداوە دەزانم ئەوە روسای دیارە ئەو کابرایە مستشکەشەیە ئەوە دەگەچیشە ئەو میراتی مامتی خواردیە میراتی مامی خۆی خواردیە ئەو کابراایکی دەگەچیە کور ئەوە من هەست دەکەم ئەوە پێشی گەورەی لە بەسەرەوە ئاگدار بەتووردە و دەخۆی و بابی گۆشینەوەکە لەگەڵ بابی تووشی فەتارەت دەبێت ئەوز هەستە بکە هەرا دەبێت وڵا لە خۆم خۆش دەمەوە ئێستا پایم دێت ئێستا نا باش ئەوانە تو كلمة هتبوظ وعشكب واسف باري بينا بالسهل فما صار حل إن شاء الله کاکە پارە بۆ سارکن ما بخوبنا خدشي قاعد تقول بس لۆ هەردەبی خۆم لە خەرچیدا كاكا باري خوب تسويتك هەتا عمودی زۆر دەبی رو بس في قطع بەسوی چەکەوە من ولكن ئێ کاکەش نلۆبی راسك ايش شو بعدها شنو اللي خايده بكرم ساعده بكرمه بارش مش فاتش بكم نعرفه ولكن اتوزايس يا من هزدكم برنامج كمان بلا رد هذا السيوار وهابيتوا او كوريت داوي هشتك دكا اتو اشتكي لميش شي لبويناكي وزعما اللي كانوا مشكله قبل من حلناكي وباشا ام وباش زانم كدير كوتاي برنامج يبين لبريو تكابريا صبريم هسه ما طورش بقرا هسه بس بزاده بعد خدمه مكره كنيوا اجل بوش الكلام والله قباب نادي نعم تسلي لك تو داوي لا ايه انا بدوك لساتك لتو غازا ومراحيق تسيبو بخسيكا ام اللي باشا ما داوي في بخيوناتي لو يناس ودينا واقفه يا راسك اتزايد يا من هزدك ما تكابريا شي ستاتو او كره بتبري ما طرق لنا بكره لناخذ مقلبه شي اتلبو هموش تشي
اشتكت فيها يعني أسبابك كثير. يقلب يعني الرجل اعتراف بقول الرجل أسباب لي لك أنا أزاين مش فياكم أو موبايل أتنيت لي ببلا يخون بلي ما تقولكم خذ عالم إلا ساعات دقا ليك تاي دقا والله مش مسامك سارو زاد الله سيدك زاني او خاولي سيد بس عندي كلام تصدق خليها الله تبعتي والله بنزادولا فزادوا بنزادولا إيه أنتم ما بارتي لو خد سلطنة اليدين لو بو أوكرانيتي أزام لك أنا حاول يقول أيزور ناوي بس نقول له خطأ ولد كان أيزور بيه أم لك ديما كنت أي برنامج براس ما وصل بيتامك معروف حلق على كلام بس في توبه بانكي هلا أصلا ليه أخذ بابسيو مالي راوا حليتو ليرة هاتي كنتي برنامج تتعلق يشترفات على نقل أو دوتش شيوانا حلنا بمن وبزانم أو خالي لسرة دارن شتاخو بفتارنا دا تعلق يشترفات على نقل بخواتنا سبيل